Silence, say please. 3, 2, 1 and action. خۆشەویستانی من سڵاو لە بەرنامەیەکی نوێی مروارەکانی غوربەتدا یەکەگرینەوە. ئازیزانی من چیرۆکخوان نین، بەڵام چیرۆکی زۆرمان پێیە بۆ گێڕانەوە. هەروەها شاعیریش نین، بەڵام موشەی زۆر جوانمان لێ دەتکێ. وەگەزانن من بێژەریش نیم، بەڵام هەوڵە دەم کەمێک ئەتەکێتی بێژەری پەیڕەو بکەم. دەقێکی جوانم وەرگرتووە لە سۆشەل میدیاوە بە کەمێک دەستکاریەوە کە دەڵێ هونەر وەک خان وایە، هەندێکیان دەبێ نۆژەن بکرێنەوە و هەندێکیان دەبێ بڕ و خوێنرێن لە بیناوە دروستکرێنەوە، سەر لە نوێ دروستکرێنەوە. هەندێکی تریان دەبێ لەسەری بنووسرێ بۆ فرۆشتن، بەڵام هەندێکیان هێندە بە قیمەت و بە نرخن، دەبێت وەک تاج و سەوڵەجان و کەلوپەلە بە نرخەکانی پاشاکانی دنیا بخرێنە مۆزەخانە و هەڵبگیرێن، پارێزگاری لێ بکرێ، نەوە تا دوای نەوە بمێنێتەوە تاکو سوودی لێوەربگرن. فەرمونون ئێوە بەرنامەیەکی نوێی مروارەکانی غوربەت. ئەمڕۆ مرواریەکی تری غوربەت میوانمە لە بەرنامەیەکی تری مروارەکانی غوربەتدا دەبێتە میوانی ماڵەکانتان. هونەرمەندێکی ڕۆحسووک، هونەرمەندێکی زبان شیرین، میوانی ماڵەکەمە. ئەم هونەرمەندە گۆرانی بێژە، شاعیرە، موزیسیانە، نووسەرە، عاشقە و لە هەمووی گرنگتریش حاجیە. بە خۆشحاڵیشەوە هاوڕێیەکی خۆشەویست و ئازیزی منیشە. ئەویش هونەرمەندی قەدرگران محەممەد عەباس باهرامە. مامۆستاگیان بەخێر بێ، لەندەنە ڕووناکردەوە، خۆشحاڵ بن. قوربانی تۆ بمگیان، زۆر سپاس. مامۆستاگیان دەست پێکەین بە پرسیارێک. کورد دەڵێ بەر لە جێی خۆی سەنگینە و لە هەمان کاتیشدا ئەڵێ گڵی دوور دەرمانە. با بزانین بەڕێستان گڵە دوورەکەی نیشتیمانن کە بۆ دەرمان بەکاردێن و یاخود بەردە سەنگینەکەی نیشتیمانن؟ بێگومان کوردستان زۆر زۆر شیرینە، زۆر خۆشەویستە. ئێمە هەموو ژیانمان لە پێناوی کوردستاندانە. ئەلبەتە بەشێک لە میلەتی ئێمە تا ئێستا ئێمەیان لەبیرە کەوا بە ئێمە بەردە سەنگینەکەین. ئەمما بووین بە مرواریەکانی غوربەت دەربەدەر بووین، کەس لێت ناپرسێ، لەبەر ئەوەی وڵات هەمووی بە یەک شتەوە مەشغوڵە، نە هونەری لەبیر ماوە، نە کەلتور. ئێمەش بۆیە لە هەردوو دینەکە بووین، لە بەردە سەنگینە ئەسلێکە لە جێگای خۆیە سەنگینە ئەوە بووین و مرواریەکانی غوربەتیشمان بەدەست نەماوە، ئەوش لەمەش بووین. بەڕاستی من هەندێک جار هەست دەکەم هەندێک جار بەردە سەنگینەکەین و هەندێک جاریش گڵە دوورەکەی نیشتیمانین. یعنی زۆر ئەو تۆ ڕازەکەی ئەزانی چییە؟ ئێستا ئێمە لە غوربەتە، یعنی ناتوانین لە غوربەت ژیانێکی خۆش بژین لەبەرەوەی دڵمان هەر لەسەر کوردستان دایمەن خەوی پێوە بین. هەرچەمەند درێژ بی مامۆستاگیان بۆ ئێمە بمێنید ئینشاڵڵا. مامۆستاگیان ئایامێکی دوور و درێژە گشتمان ئاشناین بە گۆرانی ئاگرێکی بێخۆڵەمێش کە تا ئێستاش زیندووە و ڕۆژ بە ڕۆژ زیندوو دەبێتەوە، هەر بە زیندیش ماوەتەوە لە ناومانە. پێم خۆشە چیرۆکی ئەو گۆرانیە جوانە لە زاری خۆتەوە بێت. پرسیارەکە زۆر ناسکە. ئەڵێ فەرێدون عەبدولبەرزنجی ئەڵێ ڕۆژانە ڕوا و تۆ هەر خۆشەویستی منی، یادگاریەکانیش هەمیشە هەر خۆشەویستی ئێمن. ئاگرێکی بێخۆڵەمێشی شەهید بەرزان عوسمان بوو، سەردەمانی خۆی تەلەبە بوو، سڵفی دووی پەیمانگای هونەرە جوانەکانی بەغا بوون. منیش لەوێت ساڵێکمان بین بوو، من لە پۆلی سێم بووم، ئەو لە پۆلی دووەم بوو. گەنج بوو، گەنجێکی قۆزی جوانی زەعیفکەلانەی بە لە باریکە بوو لەگەڵ کاک عوسمانە
ڕوحی شاد بێ لەگەڵ کاک عوسمانە ڕوحی ئەوی شاد بێ دایمەی خوا بەیەکەوە بوون حەزی لە کچێکە کرد ئەم شارەی نووسی شەو سەعات یەک لە دەرگاکەی منیدا بە قوربانت من نەخەوتی وتم بەرەوەڵا خەوتبووم وتی و هەستایی وتم تۆ لە دەرگادا تەبعەن هەڵەسم وتی وەڵی ئەم شعرم هەیە بە قوربانی ئەو چاوت بم بە قسایڵێ بە مەقامەڵێ بە گۆرانیڵێ شتێکی لێ بکە وتم بەسەر چاو ئەی خوێنمەوە تم ئێستا ناتوان بخوێنمەوە بەیانە خوێنمەوە بە ئیستراحەت و هەزمێکم کە هەزمم کردەوەتەکەم بەلاحن ئیتر بەڕاستی دوای هەفتەیە دوو هەفتەوە بوو بۆ ئاهەنگە جوانە بەسێک ئیزافم بۆ کردە بن چوم لێم پرسیوتم ئەگەر ئیزافی بۆ کەم قەیناکە خۆم بازێشە وتی ئامشکلە نییە ئاگرێکی بێخۆڵامێش دڵی منە کڵپەیاوە ئاگرێکی بێخۆڵامێش دڵی مناوە سوتاوە ئەوە ئیزافەی منە بەڵێ ئەوە لە شارەکەیان نییە پرچی زەردێ وەک زنجیرێک لە دەست و قاچم ماڵاوە پرچی زەردێ وەک زنجیرێک لە دەست و قاچم ماڵاوە نیگای چاوی وەکو تیرێک ئەوێنەی ڕوودی پێکاوە نیگای چاوی وەکو تیرێک ئەوێنەی ڕوودی پێکاوە ئاگرێکی بێخۆڵامێش دڵی منە کوڵپەیاوە ئاگرێکی بێخۆڵامێش دڵی مناوە سوتاوە ئەوەی من شارەزام و سێرچم کردووە زۆر کەس ئەو بەرهەمەی وتۆتەوە جگە لە من هیچ کەسی تر پرسی پێ کردووی کە کەڤەری و گۆرانێ بکاتەوە نەخێر بەس جەنابەت پرچی زەردێ وەک زنجیرێ نیگای چاوێ وەکو تیرێ هاوێنەی ڕووتی پێکاوە ئاگرێکی بێخۆڵامێش دڵی منە کڵپەیداوە ئاگرێکی بێخۆڵامێش دڵی مناوە سوتاوە نەخێر بەس جەنابەت پرسیارت کردووە بەڵام یەکشت هەیە گۆرانی کە تۆ تۆمارت کرد و بڵاو بووە پەخش بوو ئیتر لە مورشێتی تۆ دەرەچێ ئەبێ بەهی میلەت بەڵام خۆشە پرسیارتی لێ بکە خۆی زۆر ڕاستە ئەتەکێتەکە وایە ئەبێ هیچ نەبێ لەبەرەوەی بەڕێستان لە ژیاندا ماون تەمەند درێژ بن ئینشاڵڵا ئەبێت هیچ نەبێ پرسێک پێ بکرێ بەڵام ئیتر ئەتەکێتێکە و هاتووە ئەبێت فێری ئەجیالەکانی تر بکەین ئەگەر دەستکاری هەر کللتورێکیان کرد بە تایبەتی هوەر ئەبێ پرس بە خاوەنەکەی بکرێت خۆی جوانە پرسیار بکەیت بە هەموو جۆرەکان هونەرمەند مانەعینیە پێ خۆشە مەقامی ئاگرێکی بێخۆڵەمێش مەقام کووردە سەبا زەمزەمی تێکەوێ سەبا کورد باڵ چاوەکەمی ئەتوانم پرسم لەکەوە نیشتیمانە جێهێشت و لە غوربەتان نیشتە جێبووی ئەوەی ڕاستی بێ من دوو کەڕەت نیشتیمانم بەجێهێشت هەردوو کەڕەتەکەش پەشیمان بووم لە ساڵی 1970 کوردستانم بەجێهێشت چوون بۆ ئیتالیا
دوایی چوون بۆ ئەڵمانیا دڵم تەنگ بوو گەڕامەوە بیری کوردستان مەکرد گەڕامەوە دوای هەفتەیە بووم بە سەرباز ئەوە ئێکیان اینجا کە وەزعم خراپ بوو لە کوردستان بێگومان ئەعدام لەسەر بوو من ئیتر لە سلێمانی دانیشتم لە عسکەریش فیرارم کردبوو ئیتر نهایەتی هەشتا و سێ کۆتاییەکەی کەشف بووم لە کوردستان ئیتر برادران وتیان دەرچۆ ماڵمان وێران مەکە و خە بەدواتەون لە زمانی ئەوەی کە لە هەوارە بەرزە گەنجەکانیان ئەعدام کرد هاتنە ماڵی ئێمەش ماڵی ئێمەیان تەفتیش کرد هەمووی من لە ماڵەوە نەبووم ئیتر کوردستانم بەجێهێشت تا ئێستا لێرە نیشتەجێ کوردستان بە نیەتی جێهێشتن من نهاتمە دەرەوە خوا عەفوی کە مام جەلال پێم وتم من ئەعدام لەسەرە وتی ئەتوانیە لە سەرکردایەتی لای من دانیشی یاوە تا بچی بۆ ئێران ماوەیەک چی پارەشتیش پێویست بوو منە دەمێ مشکلە نیە خوا ناگرێ وەکو باوکێک تەعاملی لەگەڵ ما کرد ئیتر لە 1983 من کوردستانم بەجێهێشت چوون بۆ خاچی ئێران 9 مانگ لەوێ مامەوە دوایی چوون بۆ هین چوون بۆ نەمسا لە نەمساوە چوون بۆ ئەڵمانی شەرقی دوای لە ئەڵمانی شەرقیەوە چوون بۆ هاتم یەکسەر بۆ لەندەن بەبێ ڤیزە هەرتەمان درێژ بێ باشە غوربەت چی لێ سەندیت و چی پێبەخشیت سوالێکی زۆر زەحمەتە بێگومان ئێمە ناچارین کە وڵات بەجێهێڵین لەبەرەوەی دڵسۆزێکمان نییە بەڕاستی ئەمە یەکێکیان تۆش کە سۆزت نەبوو کە وەزعت گۆڕا ئەعدامت لەسەر بوو ئیتر دنیا تاریکە بێ وەکو مناڵێک وایە باوکی مردی بە دوای دایکی لە دەستدا بێ مەڵێ ئیتر کە هاتم بۆ غوربەت لە غوربەت دوو سوودی هەیە سوودێکیان ئەسووتێنێ و ئەتبرژێنێ بیری نیشتیمانێک ئەوەندە عاشقی کوردستانە بی و نیشتیمانە بی بەڵێ سوودی دووهەمی ژیانت هەموو بە بەلاشارڕوا و هەستەکەی خزمەتی کوردستان ناکەی ئەنجا ئەمە من ئەکە دامناوەڵم سوودە سوود نییە لەبەرەوەی لە ژیانی تۆکو مۆرانەی خوا ئازانم خەحمێت عەزیزم ئاهی وڵاتە بۆیەوەم شەو عەزیزم ئاستێرە دێماتە ئەو هەڵمەتەش نەدراوە کە بمانگەڕێنەوە خزمەت بکەین بەداخەوە گۆرانی ئەی چاوشینە بۆ کێ دوتوە سنفی پێنجی ابتدایی بووم حەزم لە کچێک کرد چاویشیم بوو وەڵا ڕۆژێ بینیم ئیتر وتم ئەمە چاویشی شین بوو چاویشیم بوو قژی زەر بوو ئارەوەڵا کورد بوو لە کەرکووک بەڵێ ئیتر خوا عەفوی کە باوکی مرده بوو گوڵەکانی سەر قەبرەکەی باوکی اینەکە لەگەڵ برایەکی بچووکی بوو ئیتر ڕۆژێک گوڵی بەدەستەوە بوو وتم بە قوربانی خۆت و گوڵەکەشت بم واو ئیتر کسێکی زۆر مەحبوب و سوحبەت ومانە وتی بەخوا دایکم بتبینێ لەگەڵمە ئاگدار بە هەردووکمانە کوتێ من خوا حافیز شعری کێ بوو مەمسەگیان ئەوە شعری خۆمە شعری خۆتە یعنی لە پێنجی ئیبتیداییەوە بەڕێستان شعر نووسیوە ئەو شعرم بۆ داناوە دەکەوابێ شاعریشی تنها هر تو ما بستی تو جاری هوش و هستی تنها هر تو ما بستی تو جاری هوش و هستی نیگای چاوکانی تو دیلی بوم و گل خستی نیگای چاوکانی تو دیلی بوم و گل خستی شوشيني
روخۆ شۆخ و شنگون هەر بمێنێ مامۆستاگیان ئەتوانم پرسم ئەی لەکەیەوە بەڕێستان هاتوونەتە ناو هوەرەوە لەکەیەوە کاری هوەری دەست پێ کردووە من ئەوەم لە بیرە لە 5 ساڵانەوە بانگە دەم لە مزگەوت و لەگەڵ پیاوە پیرەکانە هەمووی ڕەفیقم بوون ڕەفیقی گەنجم زۆر کەم بووە نوێژمە کرد و بانگمەدا مامۆستا مەلاحەمی دەکە بوو زۆر دەنگی خۆش بوو لە بانگدانە ئەوێت حەمە ژیان هەتا تۆ لێرەبی من ناتوان بانگدەم سەبەتی لەگەڵمە کرد ئیتر لە 5 ساڵانەوە لە 6 ساڵانەوە ئیتر پەرەیسەن حەزم لە سەید عەلیێزەری کوردستانیە کرد و عەلی مەردان و گۆرانی بێژە کۆنەکان حەسەن زیرەک و مامۆستا مەزاری خاڵقی وەمانە حەزم بە گۆرانیەکانیانە کرد ئیتر لێەوە پەرەیسەن ئیتر هاتە ناو خوێنمەوە وەکو هیرۆین وایە وردە و دەدێتە ناو خوێنتەوە دەرچوونی زۆر زەحمەتە ئێستا زۆر کەس بەم ناڵێت توی تر گەیشتە تەمەنێ بۆ واز لە هونەر نایەنی یاڵم وڵای کاکە وازم هێناوە بەس ئەو واز لە من نایەنێ نا بە پێچوانەوە مامۆستاگیان ئەگەر دیقەت بینە هونەرمەندەکانی ئێرە بۆ نمونە هونەرمەندەکانی ئێرە کە هەتا لە تەمەنا گەورەترە بن بە خۆشحاڵیەوە کاری جوانتریانە بێ کاری گەورەتریانە بێ تەنانەت لە لای سەرۆک و کەسایەتیە بەرزەکانی وڵات بانگەکرێن ڕێزلێنانیان لێدرێ و ڕێزلێنهێنانە بۆ نمونە تۆم جۆنس بڵێنێکێ لە هونەرمەندانە کە وەختی خۆی لە سەردەمی ئێلڤس پریسلیەوە هانا گۆرانی وتووە گۆرانی بێژ بووە ئێستا ڕێزلێنانی لێنراوە پێی ئەوترێ سێ تۆم بەڵێ یعنی چۆنەڵێ ئەسەید المحتەرەمە خرێتە پێش ناوەکەی بەکاردێت بەڵام بەداخەوە لای ئێمە ئەبێ هونەرمەند کە کەوتە تەمەنێکەوە ئەڵەن پیر بووی تەمەن دەدەی بەسە ئیتر تو بۆ چیەکەی بەعکسەوە هەتا گەورەتر بی پێگەشتوترە بی لەو کارەیە کەتیابی لێرە نرخی هونەرمەند زۆر بەرزە ئینجاش خۆتە زانی یەک گۆرانی ئەڵێ ئەوێ بە ملیۆنێر وانە حەسەن زیرەک 1000 و قسوور گۆرانی هەبوو فەقیرە هەر بێ پارە بوو ئێمەش هەر بە سوپاس گۆرانی ماوەتەوە لێرە زۆر ڕاستە لێرە لە نەبوویەوە کە ئەبێ بە هونەرمەند دەبێ بە شتێکی گەورە و دەوڵەمەنە بێ لای ئێمەوەی دەوڵەمەند بێ کە بوو بە ناوبانگی دەرکردو بوو بە هونەرمەند سەروەتەکەی بێ بخاتە پێناوی هونەرەکەەوە کابە هیچی نییە کە پیر بوو بە گۆچان ڕێ بە لەرزە لەرز چۆن دڵی دێ هونەرەکەی کەوا ئەم هەموو نەعمەتەی داوەتێ و ئەم هەموو ڕزقە جوانەی داوەتێ کەوازی لێبێنەوە نیە بەڵام ئێمە کە پیرە بین ئیتر دەنگمانە گۆڕێمانە ئەڵێ بەخوا خەڵەفاوە ناڵێ وەڵا کابرا پیر بووە و فەقیرە نەخۆشە و بەڕاستی ژیانی لە هونەرە سەرف کرد و خزمەتێکی گەورەی کردووە ئەو تەقدیرە نییە لە وڵاتانی هەموو شەرق نە کوردستان بەڵام ئەوەی لە باشوورە دیقەتم لێداوە هەنێک هونەرمەند هەیە کە کەونە تەمەنەوە بەداخەوە لەوانەیە پاشگر و پێشگریکی ناخۆشیان بخەینە پاڵ یاخود ئیتر لایەن لێ ناکرێتەوە بانهێشتی بەرنامە و پرۆگرام و گۆرانی شتەکان ناکرێن بەڕاستی زۆر ناخۆشە بۆ گشت هونەرمەند هەموو ئینسانێک ئازیزم کە پیر بوو پێویستی بە سۆزێکی زیاترە پێویستی بەوەیە کە پشتی بگری نازی بدەیتێ ماشەڵڵاتان لێبێ مامۆستاگیان ئێوە پیرنین هێشتا ئێوە خۆتان مەخەنە قاڵغی پیرەوە یەخواتە من درێژی مامۆستاگیان بەڵام ئێمەش پیرە بین وانە کە بێ ناز بووم کە نازیان نەدامێ و ئێستا من ئەو نازەی کە هەمە هەر نازی جمهوری خۆمە کە ڕێزم لێگرێ و منی خۆشەوەمانە یاخە خۆمیش بەبێ ئەوانە هیچ نیمانە گۆرانی بۆ چیاڵێم گۆرانی بۆ ئەوانەڵێم ئەوانش ڕێز لە منەگرن تەقدیری ئەوە کەن کە من ئیشم بۆیان کردووە جا ئەم سۆز و نازە بمێنێ هەتا پی دەبییتەوە تا ئەشمریت خۆشە بەڵام کە تۆ مردیت مەدالیان بۆ چییە و هەتا لە ژیان ئەم شتەکانم بەنێ کاکەگیان مامۆستاگیان کارتان لەگەڵ ئاوازدانەر و هونەرمەندی ئەمریکی کردووە فلیپ گلاس ئەمەیان چۆن بۆ ئەگەر لە زاری خۆتەوە هونەرمەندێکی بەرزی جوولەکەیە بەڵێ بەڵام زۆر گەورەیە هیوادارمەوەی گوێی لێمانە ئەوەی بینەرمانە بتوانێت خۆی سێرچێ بکە بزانێت فلیپ گلاس کێیە کە
داوای کاری لە کاک محەممەد کردووە لەگەڵ بەڕێزیانە بەشدار من خۆم ئەندامی ئەنتەرناشنال فستیڤالم لە ئەدەمبەرە و ئەندامی ئەدەمبەرە فرنس فستیڤالم ئەوەش ئێشێکیان و نقابەی هونەرمەندانی سکۆتلندەش ناوم هەیە و ئەم ناسن فلیپ گلاس مؤلف و مۆسیقی و عازف پیانویەکی زۆر گەورەیە جوولەکەیە بەڵام ئیسلامی زۆر خۆشەوێ دوو کوڕی ئیسلامە و کچێکی مسلمانە مانعی نەبووە کە مناڵەکانی بێ بە مسلمان لە لۆس ئەنجلس دانیشێ ئەمە فلیمێکی هەیە 3 سەعاتیە ئەم فلیمە باسی برجوازیەکانەکە و باسی دەوڵەمەندەکانەکە و باسی ئەوواکە چۆن ئەم کوڕێ ئەرزیە تێکچووە چۆن ئەم دەوڵەمەندانە فەوتانیانە ئەم فەقیر و فقەرە و هەژارانە چۆن ئیهمال کراون و بۆیان بەسەرەت و کێوانی لێ کردووە بێگومان لە دوای هەر دەوڵەمەندێک 2000 فەقیر و هەژار و سوالکەر هەیە کە ئەوان وایان لێ کردووە ئەم کوڕێ ئەرزیەش و ئەم هەموو مەعاملانەیان داناوە هەر ئەمانە ئەم وڵاتانیان پیس کردووە فلیمەکە لەسەر ئەوەیە ئەجا دێتە سەر بەشێکی تر لە سێ فلیمەکە باسی دینەکە باسی هەموو ئەدیانەکانەکە باسی هەموو پێغەمبەرەکانەکە یەکێ لەوانە ئیسلامە اینجا حەزی کرد لە باسی ئیسلامەکەیە بانگی تیابێ بانگ ئیتر هەواڵی پرسی بوو ناوی منیاندایە کە من چوم تەعارفم لەگەڵا کردومانە زۆری پێخۆش بوو ئیتر بەشداریم لەگەڵا کرد و تەمرینمان کردوم شتانە بە دوو جۆر بە مەقامی حیجاز و بە مەقامی سەبا من دوو کەڕەت لەو فلیمەیە بە لایف تەسجیل نەکراوە بە لایف من لەگەڵیا بەشداریم کردووە یعنی با بڵێن لەسەر ستێج و فرقی سەمفۆنی تقریبا 6500 نەفەر هاتبوو بەڵێ لەبەر کابراایکی مەشهورە ئیتر ئەوەش بۆ من شانازیەک بوو بەڕاستی و ئەوەندە دڵی خۆش بوو ئەوەندە پێی خۆش بوو نایەزانی ئەوت نازانم چۆن سوپاست بکەم خۆی سکرتێرەکەشی ئاخر مامۆستاگیان ئەڵێن قەدری زێر لای زەڕەنگەرە هەمیشە ئەوانە ڕێز لە هونەرمەندان نەگرێنێ چۆن باوەڕتە بێ گوڵێکی بۆم نردبوو لە باڵای خۆم گەورەتر بوو نازامی تر چەنی پێداوە زۆر گران خۆ بزی چاوەکەم خۆتە زانی لەم وڵاتە گوڵگرانە گوڵێکی نردبوو بەقەدەر باڵای من بوو کە گوڵەکەی بینی لە خۆشیە خێزان هەڵەپەڕی باسی پارە ناکەم پارەشی نردبوو تەبان بەڵێ بەڕێزە و نامەیەکی سوپاسۆمانە و ئەدرس و تەلەفۆنەکەی خۆی و تی حەزەکەم دایم لە مستەقبلیشە بەشداری بکەی لەگەڵ مەشتی هەرتەمەند درێژمی مامۆستاگیان هیوادارین لە ئایندەیە کاری جوانتریش بکرێت هونەر چەند خزمەتی هونەر بکەیت و چەند خزمەتی میلەتەکەی خۆت بکەیت و بە ناوی میلەتەکەی خۆتەوە ئیش بکەیت بە ناوی خاکی خۆتەوە ئیش بکەیت سەربەرزیە بۆ هون یاخوا هەر سەربەرز و سەر بڵند بی مامۆستاگیان تووڕەمە بە خۆت زیز مەکە خوا ئەتگرێ خوا ئەتگرێ کە بێدەنگم وا مەزانە تاوانبارم چین پێکێ حەزێکی شێت دەم و دەستم چاوی بەستوم قورگی گرتوم ناوی خواشم بۆ ناوتێ ومزانا توانبارم چیم پێکرێ حەزێکی شێ
چاوی بەستم کۆژی گرت و ناوی خواشم پێناوتێ ناوی خواشم پێناوتێ. مامۆستاگیان گۆرانی تووڕەمەبە هەندێک لە هەوادارانتی تووڕە کرد لەسەر ئەم دێڕی شعرەی مامۆستا فەریدون. ناوی خۆشم بۆ ناوت ناوی خۆشم بۆ ناوتێ بڵ. من لەبەرەوەی کابراایکی متەدەینم و دین لەلام زۆر گرینگە و ڕەزامەندی خۆش زۆر مهمە. پێشەوەی گۆرانەکە ئەسڵەن ئاوازی بۆ دانێم پێشەوەی خۆشی بڵای بکاتەوە دیوانەکەی ئەو شارەم لێسەن من. ئەوە لێم پرسی لە کاگە فەریدون عەبدولبەرزنجی ئەو سا تەلەبەی جامیعە بوو. بەڵام ئێستا پرۆفیسۆرەوەنا تەمەەن درێژ بێ ئینشاڵڵا. وتم کاکە ئەمە ئەم کفرەی تایە بەستاقە ئەمە چییە؟ وتی بە قوربانە بمە کفر نییە مەجازیە. یعنی زەلامێکە ئیتر زۆر تووڕا بێ و زۆر غەمیە بێ و ئەمانە و ناوی خۆشی لەفکرێتێتەوە جارەوە ڕقم تەلەفۆنەکەی خۆی لەبییر نییە. ئەمە وەکو ئەوەیە ترڵە ناوی خۆشم بۆ ناوترێ یعنی نەک بە شێوەیەکی کفرکردن بە شێوەیەکی عەزەمەتی خۆی ئەوەندە لا مهمە کە ناوی خۆشی بۆ ناوترێ ئەو عەزەمەتەشی بۆ ناوترێ ئەبێت چی غەمێکی هەبێ چی پەشۆکاوێکی هەبێ ئەم خۆشەویستی چی وای لێ کردووە ئەوە مەسەلەکەی. دەست خۆش بۆ ڕوونکردنە بەڕاستی منیش ئەوم نەزای منیش دەموت ئەگەر بیخوێنیتەوە بە کوفر دەرەچێ بەڵام وەک ڕوونکردنەوەکەی بەڕێستان ناکەفر نییە. عەزەمەتی خوا دایمان پێش هەموو شتێکە هەچی شتێکە چی شعرێکە چی گۆرانیەک من ئاوازی بۆ دابنێم نابێ هیچ شتێکی دژی عەزەمەتی خۆی تیا بێ لەبەرەوەیە چینەوە بەردەمی. لەسەرەوە پرسیارێکی ترت لێ یەکەم ئێستا. سێ مەلاو سێ پیاوی ئاینی زۆر بەڕێز لە کوردستانە هەبوون کە لە کۆنا زۆرێکمان پشتمانە بەست بە وتەکانیان. بەڕێزیان لەوانە مەلا عەبدولکەریم مودەریس و شێخ محەممەدی خاڵ و مامۆستا عەلادینی سۆجادی کە هەرسێکیان کاری مەلایەتیان کردو و ئیسلامەتیان کورد نەکردوتەوە لە چوارچێوەیەکی بچکۆلەی حەڵاڵ و حەرام. بەڕێستان کە حاجین حەجتان کردووە لە هەمان کاتیشدا هونەرمەندن و گۆرانی دەڵێن. ئایا ڕێی بەڕێستان چییە لەمەیە ئەگەر بە پێی هەندێ ڕای پیاوە ئاینەکانی ئەم سەردەمە بێ؟ بەڕێستان ئێستەوە حرامە ئێوە گۆرانیاڵێن هونەرکردن حرامە با بڵێن بەگشتی. خوا عەفویان کە ئەو سێ عالمە ئەو هەرسێکیان عالمی کوردن وە پیرۆزباییان یەکەمکەوە بە قوڵی چوونەتە ناو دینەوە کە تەبانەوانە یەکێکن لە پایەکانی ئاینی کوردستان ماڵێ. لە زمانی پێغەمبەری صلی الله علیه وسلم شعر وتراوە و گۆرانیش وتراوە بەڵام گۆرانی خەلاعی نەوترا لە دینە ناتوانانی ئەو باسانە بکەیت. گۆرانەکانی بەڕێزیشتان تەسەوفی نییە تاکو بڵێن. گۆرانەکانی من شعرەکانی من کە خۆم دام نابێ دایمەن زیاتر ڕوحیە وەسفی خەلاعیم نەکردووە لە هیچ شعرێکمان باسی ئافرەتم کردووە بە شێوەیەکی زۆر جوانی و لەگەڵ ڕێزەوە خلافی دینی تیان نییە. گۆرانی وتن مەبەسم ئەوەیە مەمێ بڵێم گۆرانی وتن حرام نییە ئەگە خەلاعی نەبێ ئەمما وا بەکاری ناهێنی لە کاتێکە کە تۆ مەسەلەن لە ڕەقسێکی شەرقیە تۆ گۆرانی ناڵێ گۆڵا ئەوە حرامە لە ڕەقسێکی شەرقیە مۆسیقا بەکارێنێت و ڕەقسی شەرقیەکەنەوەمانە یا لامبادە و مامبادە و سامباوەمانە ڕۆمبا ئەمانە هەمووی بۆ دیلانگوجە یعنی ئەمە تەفسیری لەشە کە بۆ شەرحەکە لە مۆسیقایە و مۆسیقا عەزەمەتێکێداتێ. ئەمما تۆ گۆرانیەک بڵی وەکو ئالەتی مۆسیقی مساحەبەت بکە ڕاستە ئالاتی تەرەب حرامە بەڵام چارەیەکت نییە خۆ گۆرانی بە تەنیا ناڵی خۆ ئێستا شاخدانە نیشتی مەقامێ بڵێ وانە یا حەیرانێک بڵێ خۆ ئەبێ باگراونێکی مۆسیقی بێ مساحەبەیەکی مۆسیقی لەگەڵا بێ وای لێ هاتووە تۆ چارەت نییە. ئێمە خۆشمانە زین ئەوە ئەوالەتانە حرامە بەکاری بێنی بەڵام
شێتە قبولی جۆگرتنیە کا بەبێ مۆسیق من مەسەلەیەکی کوردی ئەڵێ شت ڕاکێشێ ئێستا مەسەلەن ئۆپیرا من 3 ساڵ ئۆپیرام خوێندووە ئۆپیرا لە کەنیسەوە پەیدا بوو سمفۆنیا ئەو شتە عەزیمە کە جۆی لێگری نەخۆشی نامێنێ لە لەشتا ئەوەی لە ناو کەنیسەکانە مۆسیقا و گۆرانی سەری هەڵداوە سەرەتا تەمان لە کەنیسەکانە بووە ئەجا تەتەوری پێ هاتووە باشە وای لێ هاتووە خەڵک بە بۆنەی کەنیسەکەەوە کە ئەچێ ئەبێ بە کوایەر بڵێن ئەبێ بە کۆرز لێەوە دوای ئەوە زیاتر احتیمامەیە هەم بە دینەکەی هەم بە مۆسیقاکە کابێ لەلایەن خۆشەویستکردن بەڵام ماوەی گوام لێ هاتبوو من لە ڕوم ناهاو بچمەنە و مەجلیسەوە بۆ لە بەروی مەلاکان وایان کردبوو هەموو هونەرمەندەکان نەفرەتی خۆیان لێبێ ئەوانەی گۆرانی بێژن حرامە کرێ پێم بڵێ خەڵکی سلێمانیت یاخود کەرکووکی هونەرمەند خەڵکی هەموو چوارپاچەکەی کوردستانە بە منسبەت منەوە من خەڵکی هەر هەموو ماڵێکم هەر هەموو بستە زەویەکم لە کوردستان بەڵام ئێمە لە ئەسڵا باوکم و دایکم خەڵکی سلێمانین و سامڵکەرانین باوکم کە دایکمی هێنا بوو بە عەسکەر بوو بە ڕێچ عەرەفە وەحدەی عەسکەری یخۆ ژنەکەی لە سلێمانی نابێ خۆی لە کەرکووک بێ دایکمی بر بۆ کەرکووک لە کەرکووک لە دایک بووین ئێمە من و هەرسێ خوشکەکەم جنسیەکانمان کەرکووکە خۆتە زانی کەرکووکیش دڵی کوردستانە سلێمانیش گرێنەی چاوی هەمووانە تر ناتوانین جایکەیتەوە کوردستان چیرۆکێکی گەورەی خۆشەویستی مامۆستاگیان ئەم هەموو ساڵەی غەریبایەتی لە غوربەت دانیشتووی پەشیمان نیت من لە هیچ شتێ پەشیمان نیم کە کردوومە ئەمە یەک قەت لەبیرم ناچێ کە هاتم بۆ ئێرە سنگیان بۆ کردمەوە بە گەرمی هیلاکیم دەرچوو و لێرە ئازادێکی تەواو هەیە ڕێز لێگرتنێکی تەواو هەیە وەکو ئینسان کە لێرە ئاژیت وەکو ئینسان ئەژیت بەڵا تەقدیری خۆت هەیە یعنی نەخۆشکەوی 2 دقە دکتۆر لەلاتە نەخۆشکەوی 2 دقە سعف لەلاتە مشکلەیەک تەبێت 2 دقە شورتە لەلاتە ئەم خزمەتە ئەنجاش کە ئەچی بۆ لایەنەوە ئەوەن شەر بزان تۆ غەریبی زیاتر خزمەت دەکەن ئەمە ئەوە من دیعای بۆ ئەمانە ناکەم بەڵام ئەمە حقیقەتی وڵاتەکە ئەنجاش ئەم وڵاتانە خاستن بەریتانیا قانونی بەیتلمالی ئیسلامیان هەیە کە لێک وڵاتی ئیسلامی بەکار نێنراوە پێڵەن جۆب سنتەر پارەی بەلەدیە تۆ ئەگەر ئیش نەکەی خانووسە دەنێ ئیش نەکەی مەعاشتە دەنێ ئیش نەکەی مەکتەبت بەلاشە ئیش نەکەی خستەخانە هەمووی ئێستا بۆ مزەفەکانیش خۆ خستخانە بەلاشە دەوات بەلاشە دەرمان بەلاشە عملیاتت بەلاشە ئەمە قانونی ئیسلامیەمان بەکارێن بکەچی لای خۆمان کەس بەکاری نایێن ئەمە ژوای لێکردوین ناگەڕێنەوە چکم وڵاتی خۆمان هیچ وەسیلەیەکی بۆمان دانەناوە کە بتوانین بگەڕێنەوە خاڵی سەرەکی لەم وڵاتە ئەم وڵاتە بەدەست خۆتە ئەتەوێ ببی بە عەبقەری مەجال هەیە ئەتەوێ پارە کۆکەیتەوە مۆخت بەتاڵ بێ هەر مەجال هەیە ئەتەوێ مۆڵتیمیلیۆنێر بیت و عاقڵیش بیت و خزمەتی خەڵقیش بکەیت ئەو مەجالە ئەتەوێ دیندار بیت و ئەهلی مزگەوت بیت ئەوەش ینی ئەتوانین بڵێن هەموو کەسێ ئازادە هەم بە دین و هەم بە فکر و بە بیرکردنەوە پێم وابێ هیچ کاری فیلمسازیت کردووە کەڕەتێک هاشم عەلیمەندی لە تەلەڤیزیۆنی کوردی لە بەغا دەورێکی دامێ وڵای ناوی هینەکەم لە فکر چوو ینی ئەکتەریت کردووە ئەی لێرە بێگومان بەڵێ
نواندنم کردووە و فلیمیشم گرتووە. یەکێ لەو فلیمانەی کە من کردومە ناوی سایلەنت سۆنگە، گۆرانەیەکی بێدەنگ ناوی فلیمەکە و دوو مەجرای هەیە. یەکێکیان کە بەتەنیا من بەتەنیا یەک ئەکتەر لەو فلیمە دەوری بینیوە، ئەوە کە خۆمم. دووهەمیش کورتە فلیمە و ئەو فلیمە لە لەندەن یەکەم دەرچوو، لە فەرەنسا یەکەم دەرچوو و لە ئایرلەندا یەکەم دەرچوو. یعنی دەورێکی بەرزی هەبوو. ئەمە لە ساڵی 2004 ئەمانە. هەر بەشی دەستە خۆش بە کابێ ئەتوانین بڵێن نواندن و نووسینوی بەڕێستانە. گۆرانێکە هی هونەرمەندی خۆشەویستی خوالێ خۆش بوو مخرجە بەختیار سیامەنسووری، ئەوەی کە ئاگرێکی بێخۆڵمێش و یاری چاوشینی خراج کردووە. ئەوە لە ئاهەنگێکە زۆریان لە من کرد لەو کاتێک کە تەلەبەکان ڕایەنە کرد بۆ شاخ کە سەیرانی کوردستانم دانا کە مەشل. لەو کاتەیە ئەو حەفلەیان کرد نەورۆز بوو، وتیانە بێ گۆرانی بڵێ نەورۆزی خۆتانە، زۆران لێم کرد. ئیتر منیش تەرتیبێکم کرد لەگەڵ گۆرانی بێژەکانەوەمانە، چوومە خوارەوە دەرچووم گۆرانیم نەوت. مالعلم عەمیدی جامیعە و مامۆستاکەی خۆم و مەجموعی مامۆستا دەوروبەریان گرتبووین کە مەجال نەبێ بڕێنە دەرەوە، بەس من لە ناو خەڵکەکەەوە چوومە خوارەوە ڕۆشتم. ئیتر بەختیار سیامەنسووری خوا عەفویکە ئەو مەقتەعی بینی بۆ ئەو شعرەی دانا سایلەنت سۆنگ، گۆرانیەکی بێدەنگ. اینجا نووسیبووی پێشکەش بە حەمەد گیان، لە هاوکاریش بڵاو کرایەوە شعرەکە. So one of my friend, he's a cinema director and he's a radio director, TV director. His name is Bakhtiar Ismail, which his surname is Bakhtiar Siamansouri. And he wrote these poems about me. Bo Hamay Khoshevist. The title, Goraniyechi Bedang. On the top, Bo Hamay Khoshevist. گۆرانیەکی بێدەنگ بەختیار ئیسماعیل means to my lovely friend Muhammad Baram, the silent song is a gift for you. غير بنجي كردستاني عراقة lo 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 way 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 lo le 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 lo 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 way le le way lo lo way le 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 way lo 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 که هستی من همه جان و همه گریان گرانی جوان که هستی من همه جان و همه گریان. پیرۆزبایشتان یەکەم بۆم بەرنامەجە جوانە. مروارەکانی غوربەت ئەسڵەن ناوەکەی زۆر زۆر ناسک و جوانە. زۆر سپاس دەکەم گەورەت کردین، بەڕاستی زۆر خۆشحاڵم میوانداری ئێمە قبول کرد. هونەرمەند دایمەن دەرگای کراوەتەوە لە خزمەتایە قەت دایناخە، ئەوە سفێشێکە لە سیفاتە جوانەکانی هونەرمەند چاوەکەمی. من زۆر شادم، دڵم زۆر خۆشە کە بەرنامەیەکی ئاوا دێتە کایەوە لە دایکە بێ بۆ خزمەتی هونەر و کەلتور و خزمەتی هونەرمەندان.
بەڕاستی ئەمە دەواازەیەکی خۆشەویستی و عشقە لە پێناوی هوەرا دەکرێت و ئومێدەوارم لە هەموو گۆشەکانی ژیانی خاچی کوردستان و میلەتی کورد ئاوا خزمەت بکرێ. من دەستخۆشی لە ستافی ئەم بەرنمەیەکەم و دەستخۆشی لە ئەمەلخانەکەم بۆ پێشکەشکردنی بەرنمەکە بە شێوەیەکی ڕێک و پێک و جوان و پیرۆزیتان لێ یەکەم بۆ بەرنمەکەتان و پیرۆزیش لەواکەم کەوا زۆر هیلاکە بن دەستەکانتان خۆش بێ بۆ خزمەتی خاک و میلەتی کوردستان. یاخوا هەر تەمەند درێژ مامۆستاگیان لە کۆتایی بەرنامە نزیک بووینەوە. ئیمامی غەزالی دەفەرمێت من لم يحركه الربيع وأزهاره والعود وأوتاره فإنه فاسد المزاج وليس له علاج. واتە ئەوەی جوانی و گوڵ و گوڵزاری بەهار و عود و ژێکانی نەیهەژێنێ ئەوە کەسێکی خاوەن میزاجێکی خراپ و هیچ چارەسەرێکی نییە. جا ئازیزان ئێوەی بەڕێزیش هەوڵ بدەن لە هەر جێگەیەک هونەر هەبوو پشتیوانی بن تاکو جوانتر بێت چونکە بە هونەر ئەتوانین گشت جوانەکانی دنیا بەدەست بێنین. بەنیازی دیدار بە خۆشەویستیتان ئەسپێرم. هەرگامان هەر یەک ڕێگایە هەڵدارمان هەر یەک ئازار و خەباتمان هەر یەک پێگرێ هەزارمان هەر یەک ئازارە و خەبەتمان هەر یەک پێگەیە بەکوور باش و ڕۆژ هەڵاتن گەشت پێکەوە دەست لە دەستکەن باکوور باش و ڕۆژ هەڵاتن گشت پێکەوە دەست لە دەستکەن وەقەمیشلۆ چاوەڕوانە زامەکانی بۆ سەرشتن وەقەمیشلۆ چاوەڕوانە زامەکانی بۆ سەرشتن ماڵجان من بۆ ئێوەیە دڵیشمان هەر لەلاتانە سامان گێڕی پشکۆی ژێڕەش ماڵ و داوەردانە ریزەکانی گەل تۆی ئازادی ئاچێنن گەنیشتیمان یەکەینەوە ڕزگاریمان بەدەست دێنین یەکێتی ریزەکانی گەل تۆی ئازادی ئاچێنن گەنیشتیمان یەکەینەوە ڕزگاریمان بەدەست دێنین گەنیشتیمان یەکەینەوە